سڵاو بەڕێزان خۆشەویستان لە بڕگەی وەڵامدانەوەی پرسیارەکان لە خزمەتتانە. بەڕێزێک پرسیاری کردووە کە پێمان ئەڵێ چۆن بزانین بەهرەمان لە چیایە و چۆن بزانین لە چیا باشین. کەواتە باشترین شت ئەوەیە کە خۆمان بناسین. بەڵێ بەڕێزان، ئەگەر بمانێ بزانین لە چیا باشین سەرەتا ئەبێ خۆمان بناسین. ڕێگایەکی ئاسان بۆی بتوانانی خۆت بناسی ئەوەیە کە بەشداری کۆرسی تایبەت بکەی لە شوێنێک لای ڕاهێنەرێک لە کۆرسی تایبەت بە جۆرەکانی کەسیەتی بەپی پێوەری مایرز-برێکس. ئەم کۆرسێکی زۆر باشە، تۆ تا ڕادەیەکی زۆر هەر 16 جۆرەکەی کەسایەتیت پێ ئەناسێنێ کە لە پێوەرەکەی مایرز-برێکسا هەیە. پاشان کە ئەوەت زانی ئەتوانی خۆت زیاتر لەسەری بخوێنیتەوە، بزانی تۆ جۆری کەسایەتیەکەت چییە، خاڵی قووەتی ئەم کەسایەتیە کامەیە، خاڵە لاوازەکانی کامانن و هەروەها ئەشتوانی خۆت بخوێنیتەوە و لە سایتە جۆرا و جۆرەکانە پێچێ بە زمانی عەرەبیش هەبێ، بە زمانی فارسی هەیە، بە زمانی ئینگلیزی هەیە، دڵنیانی بۆ زمانی کوردی کە تۆ کۆمەڵە پرسیارە جوابیتەوە. پاشان پرۆگرامەکە بە تۆ ئەڵێ کە جۆری کەسایەتێکی تۆ کامەیە کە تا ڕادێکی زۆر نزیکە لە ڕاستیەوە. ئومێدەوارم کە کار لەسەر ئەوە بکەن و ئەوە بزانە کە معریفەت النەفس ئەنفع المعارف. خۆناسین بە سوودترین معریفەیە، بە سوودترین زانستە. هەوڵ بە کتێب بخوێنەرەوە لە بواری جۆرەکانی کەسێتی، کتێب بخوێنەرەوە لە بواری دەرونزانی بە شێوەیەکی گشتی تا هەوڵ بی خۆت بناسی. هەر کاتێک خۆت ناسی بە ئاسانی ئەتوانی ئاراستی خۆت بکەی، ئەتوانی کۆنتترۆلی خۆت بکەی، ئەتوانی خاڵی قووەت و لاوازی خۆت جاکەیتەوە. پاشان وەکو ڕێنماییەک تکایە هەوڵ بە مێشکێکی کراوە گوێگریکی باش بە، هەتا ئەتوانی گوێ لە خەڵک بگرە. یەکەم جار بڕیارمەیە ئەم قسەیە ڕاستە یا ڕاست نییە، باشە یا باش نییە، و تۆ هەوڵ بە زۆرترین شت ببیستە، گوێگریکی باش بە کە زۆرترین قسەی باش ببیستی. پاشان کار لەسەر ئەوەکەی کە بزانی کام قسەیە شوێنی بکەویت. ئەوە نییە خۆی گەورە لە قورئانە وەصفی باوەڕدارەکە بەوەی کە الذين يستمعون القول فيتبعون أحسنه. هەوڵێن کە زۆر وتە ببیستن پاشان شوێنی باشترین ئەکەون. ئەمە زۆر گرنگە لە ژیانمانە، هەمیشە وابی. هەوڵ بە لە یوتیوب گوێ لە کەسانی جۆرا و جۆر بگرە، هەوڵ بە کتێبی جۆرا و جۆر بخوێنەرەوە، هەوڵ بە ڕاوێژ بە خەڵکی جۆرا و جۆر بکە و شتێکی باش ئەوەیە بۆی توانەکانی خۆت بزانی ممارەسەی شتی جۆرا و جۆریش بکە. بۆ نمونە هاوڕێک ئەڵێ بەرە با تێنسکەین، بڕۆ تێنسکە. یەکێک ئەڵێ بەرە با شەترەنجکەین، بڕۆ شەترەنجکە. یەکێک ئەڵێ بەرە با لەگەڵمان با فلان شەوچین بۆ تۆپی پێ بڕۆ. کەسێک ئەڵێ دەورەیەک هەیە لە بواری فلان شت کاتی بۆ تەرخانکە، بڕۆ لە پرۆگرامێکی کۆمپیوتەری فێر بە، بڕۆ لە بوارێکی جیاوازە بخوێنەرەوە. تۆ ئەگەر مرۆڤێکی داخراو بی بڵێ وەڵایتر من حەزم لەوەی و حەزم لەمەنی هەل لە سەرەتاوە بەمە دەست پێ بکەی، ئەوە بەڕێڕێوەیە کە ئەڕی کە پێچی ئەو ڕێڕەوە هەڵە بێت. بۆیە باش وایە کە زۆرترین شت تاقی بکەیتەوە لە وەرزش، لە هونەر، لە زانست، لە چالاکی، و هەوڵ بە زۆر شوێن بڕۆ بە مێشکێکی کراوە لەگەڵ زۆر چالاکی بەشدار بە. بەمە ئەتوانی کەم تواناکانی خۆت بناسی و بزانی لە چیا باشی، لە چیا خراپی، و بە دڵنیایی لە یەکێ لە شتە باشەکان ئەوەیە کە خەڵکانێک هەن سپاس دەکەن، پشتگیری دەکەن بۆ کارێکە ئەیکەیت. بزانە لە چ کارێکە خەڵکە باشەکان، خەڵکە کانی دەوروبەرت، خۆشەویست و دڵسۆزەکانت دەستخۆشیت لێەکەن. ئەوە نیشانەوەی تۆ لەو کارە باشی و لەو کارە ئەتوانی خۆت بدۆزیتەوە. هیوادارم بەردەوام بی، واز نەهێنی، کاری جۆرا و جۆر و چالاکی جۆرا و جۆر تاقی بکەیتەوە و بەردەوام وەکوتم جۆری کەسایەتەکان شارەزاییت هەبێ و لە دەرونزانیا کار بکەی هەتاوەکو بواری خۆت ئەدۆزیتەوە و مەترسە ڕوبەڕوو ببەرەوە. بڵێ منیش هەم قسەی خۆت بکە جار جار، چالاکی خۆت بنوێنە، شتی خۆت بڵاو کەرەوە، شتی خۆت بگەێنە، پرس بەم و بەو بکە و بەم ڕێگایە تۆ ئەتوانی هەم خۆت بناسی، هەم بزانی لە چیا باشی، و دوجار کە زانیت لە چیا باشی ئەو کاتە خەڵکانی شارەزا بڕۆ پرسیان پێ بکە چۆن ئەتوانی لەو بارە پێش بکەویت. هیوام وایە هەمووتان بە ئامانجێکی گەورەوە بژین و
پلانێکی باشتان هەبێ بۆ بەدیهێنانی خەونەکانتان. هەر شاد و